زعیف نابی ئەها بزانە بە وەسفە قەرەویتان لە بۆ بکەم قەرەوی هەر ئەوە نییە نانی دەخۆی وەقت زۆر دەڕوا لە مەرافقی قەڵەوی یعنی دڵت ماندی دەکەی پارێ خینی پاتۆ دەنی ئەو دڵەیە ئەو سیانە هەناسەی وەردەگری و هەناسەی دەداتەوە زیاد لە حەد ئەوڕی خەڵۆکە ماندی دەبی ئەو جەرگەیە ئەو هەموو خواردنەی تەصفیە دەکا و دەهینی و دەیبا نەقڵ دەکا تێدەگەی کاتت دەکوژیتن ددانت ماندی دەکا هەموو دان کلۆر دەبیتن ئەوەن دۆنە خواردنەی دەخۆی بخۆ نەتێر دەخۆی نەیت قەڵەوی هەموو جسمتی لاک دەکا خەوت ناخۆش دەبی پشتت دێشی لاقت دێشی دڵت تون دەبیتن سیەکان ماندی دەکەی جەرگت ماندی دەکەی دڵت ماندی دەکەی حیسێ بکە 50 کیلۆ لەسەر شانتە 50 کیلۆ لەسەر شانتە ئەتو دەنووی دەچێت کەمبرادەری دەچێت دەرێ دەچێت پیاسەی دەچێت بازاری ئەو 50 کیلۆ لەسەر شانتە ئەو چۆکە قوربەسەرە چی لێ دێتن هیچی لێ دێتن تۆ 50 کیلۆ معدە لەسەر شانتێ دەفڕیدا و بەزە چی لە خۆت کردیتەوە ئێوە چییە کەواتە قەڵەوی مصیبەتێکی گەورەیە مصیبەتە میهرەبانی دڵسۆزی و لێزانی